بیرکاری پۆلی سێمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕات 32. خوێندنەوەی کاتژمێر. لە ڕووی هەر کاتژمێرێک نیشانە و ژمارە و 2 میل هەیە. میل مەبەستی ئەو میلانەی کاتژمێرە کە 2 دانەیە، هەندێک جار 3ە، هەندێک جار 2 بەپێی جۆری کاتژمێرەکە. 2 دانەیە کە چانگەورەیە کە چانگچکەی لێرە زۆر لە یەک نێزیکن، لە تەنیشتێکن، هەردووچیان دیار نینە، بەڵام بۆ وێنە لێرە بە باشی دیارامی لە چانگچکەیە کەسکەکە یەکە چیان تۆزەک لەوی گەورەترا میلە سۆرەکە. ژمارەش هەیە وەکو دەبینین، ژمارەکان زیاتر بە لاتینی نووسرایە، لە یەکەوە لێرە 2 3 4 و هەتا ژمارە 12 ئەوها کاتژمێر ئەوها دەڕوا. هەموو ئەوانە یارمەتی خوێندنەوەی کات دەدان. هەتا بمانەوێ کاتژمێرەکەی بخینینەوە، دەبی ژمارەکان بناسینەوە و بزانین میلەکانی کاتژمێرەکە لە چێندەرا. لە یەک خولەک میلی خولەک ژمێر لە نیشانەیەک دەچیتە نیشانەکەی دوای خۆی. لە یەک خولەک کەواتە میلی خولەک ژمێر دەجوولێتەوە لە یەک خولەک لەسەر ڕووی کاتژمێرەکە. گەرە من لێرە ڕوونی کەمەوە، ئەوە خولەک ژمێرەکەیە، ئەوەش کاژێر ژمێرەکەیە. گەورەکە خولەک ژمێرە. ئەگەر یەک خولەک ڕۆیشت، ئەو خولەک ژمێرە لێرە لەو سۆرەی دێتە ئێرە، تەنیا تەنیشتەوی زۆر کەم دەڕواواتە هەر ئاوا تۆزەک دەجوولێتەوە. ئەوە یەک خولەک. پاشان دیسان دەجوولێتەوە خولەکەشکە کە گەیشتە سەر ئەو لای ئەو یەکەی بەرامبەر ئەو ژمارە یەک، واتە 5 خولەک ڕۆیشتیە، چونکە هەمیشەکە لەسەر ژمارە 12ەیە، خولەکەکە 0 هیچ خولەک نییە. پاشان تۆزە دەجوولێ 1 خولەک، 2 خولەک، 3 4 وا دەبیتە 5 خولەک کە گەیشتە ئەوێ. پاشان 6 خولەک، 7 8 9 گەیشتە سەر ژمارە 2 و دەبیتە، کەواتە وەکو ئەوەی وایە 10 خولەک ڕۆیشتبی جوولا بیتەوە لە 12 هەتا 2 دەکاتە 10 خولەک. لە 12 هەتا 3 ئێرە، هەتا ژمارە 3 یەکسانە بە 15 خولەک. هەتا ژمارە 4 یەکسانە بە 20 خولەک. هەتا 5 25 هەتا 6 30 واتە 5 دەڕوا لێرە هەتا ئێرە 5 10 15 20 25 30 35 40 45 55 هەتا گەیشتەوە جێی جارانی دەکاتە 60 خولەک، واتە 1 کاژێر. هەتا ئەو میلە یەک جار دەسوڕێتەوە، ئەو کاژێر ژمێرە تەنیا لێرە بۆ وێنە دێتە ئێرە، زۆر خێرا ناڕوا. خولەک ژمێرەکە خێرا دەڕوا، کاژێر ژمێرەکە لەسرە خۆ دەڕوا و هێواش دەڕوا. لێرە دەیانەوێ ئەو شتانە ڕوونکەنەوە. لە یەک خولەک میلی خولەک ژمێر لێرە نووسیتیان کامە خولەک ژمێرە، ئەو سۆرە خولەک ژمێرە لێرە نووسرایە و ئەو کەسکەش لێرە نووسیتیان میلی کاتژمێر. ئەوەی ڕاستی بی دەبوایە نووسی بیان میلی کاژێر. میلی کاژێر، کاژێر ژمێر، نەک کاتژمێر، چونکە ئامێرەکە هەمووی ناوی کاتژمێرە. کاتژمێریش ئەوجا یەک لەوانە کاژێرە. پاشان خولەک ژمێریش هەیە، هەندێک جار چرکە ژمێریش هەیە، بەڵام لێرە باس ناکرێ. ئەجا ئێستا چ نووسرایە لە 5 خولەک میلی خولەک ژمێر دەجوولێ
لە ژمارەیەک بۆ ژمارەی دوای خۆی. ژمارە لێرە مەبەستی بۆ وێنە لە 1ەوە هەتا 2 ئەو خولەک ژمێرە 5 خولەک دەڕوا، هەتا 3 5 خولەکی دیکە، هەتا 4 5 دی، هەتا 5 5 دی، ئەوها 5 5 دەڕوا. لێرەش ئەو گچکانە 1 دەڕوا. زۆر ئاسان نییە ئەگەر یەکێک نەزانی کاتژمێری بخینتەوە، بەڵام ئەگەر بزانی لە ئێستاوە ئەوە زۆر ئیشەکەت ئاسان دەبی. بۆ ئەوەی کاتژمێر بخوێنیتەوە یەکەم جار سەیری ئەو ژمارەیە بکە کە میلی کاتژمێرەکە دیار دەکات، واتە یەکەم جار تەمەشاکە بزانە ئەو کەسکە، ئەو میلە کەسکە لە چێندەرە. لێرە تەمەشا دەکەین ئەو میلە کەسکە لە مابەینی ژمارە 9 و ژمارە 10ە، کەواتە کاتژمێرەکە لە چەندی زیاترە، لە 9 زیاترە، بەڵام هێشتا نەبوویتە 10. کەواتە تەمەشا ئەوی دەکەین دەزانین کە کاتژمێر تۆزێک لە 9 زیاترە. بە چەند لە 9 زیاترە؟ بە ئەوجە دەژمێرین ئەو سۆرە لەسەر ژمارە 5 تۆزێک زیاترە لە 5. ئەگەر بە تەواوی لەسەر ژمارە 5 با لە لای 5 با دەمانگوت کاتژمێر 9 25 خولەکە، چونکە لێرە هەتا ئێرە 5 10 15 20 25، بەڵام چونکە تۆزەکی زیاترە لە 25 کەواتە وەکو دەبینن 26 خولەکە. کەواتە کاتژمێر چەندە؟ کاتژمێر 9 26 خولەکە. کو دەینووسین؟ ئەوها دەینووسین 9 دوو خاڵیش دروست دەکەم، ئەوها 9ەکەی دەنووسم لە لای چەپ، کاتژمێرەکەیە کاژێرەکەیە، 26ەکەش دەنووسم لە لای ڕاست، خولەکەکەیە. کاتە ئەوە 9 دوو خاڵیش ئەوها لەسەر یەک دەنووسم لە تەنیشتێک، ئەو جا لێرە دەنووسم 26، واتە کاتژمێر چەندە؟ 9 26 خولەک. ئەو وشەیە یان ئەو پیتە زۆر گرنگە، 9 واتە زیاترە لە 9، کاتژمێر 9 26 خولەکە. کاتژمێر 9 چونکە ئەو کەسکە تۆزێک زیاترە لە 9 بە 26 خولەک. ئەگەر 9 تەواو بە ئەو کەسکە دەچوە لای 9ەکەی، ئەوها بەرامبەری 9ەکەی بوو، سۆرەکەش بەرامبەری 12 بوو، دەیکرد کاتژمێر 9 تەواو. بەڵام چونکە زیاترە لە 9 لێرەیە لەسەر ئەو 5ەیە، تۆزێک لە 5 زیاترە، ئەگەر لەسەر لای 5ەکەی با دەبووە 25 خولەک، بەڵام یەک خولەکیش زیاترە، 26 خولەک. 26 27 28 29 ئەگەر لەسەر 6ەکەی با لە لای 6ەکەی با دەبووە 30 خولەک. کاتە ئەوها تۆزە دەبی ڕاهێنان بکەم هەتا فێر بم کاتەکەی بخینمەوە. ئەگەر لێرە لێم بپرسن کاتژمێر چەندە؟ کاتژمێر 4ە، 4ی تەواوە. کو دەینووسم؟ ئەوها دەینووسم کاتژمێر 4 0 0، واتە خولەکەکان 0 0 چونکە یەکسەر لەسەر ژمارە 12ە خولەک ژمێرەکە. کاتە کاتژمێر 4ی دەنووسم دوو خاڵ لە تەنیشتێک، ئەوجا 0 0، واتە لێرە ئەوانە خاڵە نوختەیە، هەرچەندە لە کوردی ڕەنگە خاڵ و 0 بە یەک بچی بەداخەوە، بەڵام وەکو دەبینن لێرە لە کاتی نووسین ئەوها دەنووسرێ. ئەوجا ئێستا تەواو بووین. لێرە بێمە لای میلەکانی کاتژمێر بجوولێنە هەتا دەبیتە 742 خولەک. کو دەیجوولێنم؟ ئەوها دەیجوولێنم 742 خولەک. ئەوە 7، دوای ئێرە دەجوولێنم هەتا دەبیتە 42. ئەمن دەزانم لێرە 0 هاتە ئێرە 5 10
15 20 25 30 35 40 42 ئێرە 42 ئەو جارەی کاتژمێر 9 7 خولەک کو دەیجولێنم 9 7 خولەک ئەو کەس کە دەچیتە لای نۆی ئەو کەسکە دەچیتە لای نۆی ئەوها ئەو جا سۆرەکە دەچیتە لای حەفتی ئەوها دەیجولێنم هەتا دەچیتە لێرە 0 لێرە 5 بەرامبەری یەکەکەی تۆزەک ئەوەی گەورەتر کەم هەر هەتا بیبینین ببورن ئەوها ئەوە 6 ئەوە 7 بەرامبەری ئێرە ئەوە 7 کاتژمێر ئەوها 9 7 خولەکە ئەگەر بمانەوێ بە تەواوی پێویستە کاتژمێرەکی باشت هەبی باش مانای چێواتە بەڕاستی ئێستا ئەو کاتژمێرە بەڕاستی کە دەیجولێنم هەردووچیان میلەکان هەردووچیان بەیەکەوە دەجولێن ئێستا ئەو گچکە سپیەکەی دەبەمە لای ژمارە 9 زەردەکەش دەبەمە لای ژمارە 7 ئەوها سپیەکەی وەچی دەبینن دەیبەمە لای ژمارە 9 چونکە کاتژمێر 9 ئەو زەردەش میلە زەردەکە دەچیتە لای لێرە 00 لێرە 1 2 3 4 5 6 7 ئەوها بە تەواوی ئێستا کاتژمێر چەندە 9 7 خولەک 9 7 خولەک ئەوی دیکەش کە 7 و 42 خولەک بوو دیسان ئەو سپیەی دەبەمە لای ژمارە 7 ئەوها زەردەکەش دەجولێنم هەتا دەبیتە لێرە 0 کاتژمێر 7 تەواوە کە دێتە ئێرە 7 و 5 خولەک 7 و 10 خولەک 7 و 15 خولەک 7 و 20 خولەک 7 و 25 خولەک 7 و 30 خولەک 7 و 35 خولەک 7 و 40 خولەک 7 و 41 خولەک 7 و 42 خولەک کاتژمێر 7 و 42 خولەکە ئەوها دەتوانی ئەپلیکەیشنەکی بینی لە ئینتەرنێتی بە کەیفی خۆت بیجولێنی و بیخینیەوە بێگومان لێرە خینەوەکەش هەیە بەڵام بە زمانی کوردی نییە لەبەر هەندێ ئەمن تەمەشای ناکەم دەنا خینەوەکەش هەیە بە زمانی سویدی یان ئینگلیسی کەواتە بە کەیفی خۆ دەتوانی بیجولێنی بۆ وێنە ئێستا کاتژمێر چەندە ئەوها ئێستا کاتژمێر 8 و 29 خولەکە 8 و 29 خولەک ئەگەر ئەوها جوولاندم ئێستا کاتژمێر بۆ وێنە چەندە ئێستا کاتژمێر 9 ئەگەر لێرە بوایە 45 خولەک بوو 46 47 خولەکە 9 47 خولەکە ئەدی ئێستا کاتژمێر چەندە ئێستا کاتژمێر 9 ئەگەر لێرە بوایە 9 50 بوو 51 52 53 9 53 خولەکە ئەدی ئێستا کاتژمێر چەندە دە ئەگەر لێرە بوایە 5 خولەک بوو 6 7 7 خولەکە 8 خولەکە 9 خولەک 10 خولەک 11 12 خولەک 13 خولەک 14 خولەک 15 خولەک 20 خولەک کاتژمێر 10 و 20 خولەک کاتژمێر بۆ وێنە لێرە چەندە ئەو کاتژمێر چەندە کاتژمێر 1 و چونکە سپیەکە لەسەر 1 زەردەکە لەسەر 3 کاتژمێر 1 و 15 خولەکە لێرە 1 و 16 خولەکە 1 و 17 خولەک
1 و 18 خولەک 1 و 19 1 و 20 1 و 21 1 و 22 1 و 23 1 و 35 خولەکە 1 و 40 خولەکە 5 5 داڕوا 1 و 45 خولەکە 1 و 50 1 و 55 لێرە کاتژمێر 2 تەواوە کاتژمێر 2 تەواوە چونکە خولەک ژمێرەکە لەسەر 12 و میلی کاژێرەکەش لە لای ژمارە 2 کاتژمێر 2 تەواوە ئەگەر ئەوها بوو کاتژمێر 3 تەواوە کاتژمێر 5 تەواوە کاتژمێر 5 و 5 خولەکە 5 و 10 خولەکە 5 و 15 خولەکە 5 و 20 خولەکە 5 و 25 خولەکە 5 و 29 خولەکە 5 و 35 خولەکە 5 و 40 5 و 43 ئەوها هیوادارم ڕوون بی بگەڕێمەوە هەوڵ بدە کاتژمێری ڕەنووسدار بخوێنەوە هەندێک جا کاتژمێرەکان بەو جۆرەینە ڕەنووسیان لەگەڵە لە جیاتی میل بیخینینەوە ئەگەر بیخینینەوە کو دەخینینەوە هەمیشە لە دەستە چەپ یەکەم جار ئێرە دەخینینەوە کاتژمێر 5 کاتژمێر 5 و 32 خولەکە کاتژمێر 5 و 32 خولەکە ئەگەر بە کوردی بینووسین 5 و ئەوها 5 و ئەوجا 32 خولەک 5 و 32 خولەکە لێرە کاتژمێر چەندە کاتژمێر 10 و 46 خولەکە 10 و 46 ئەوە 4 ئەوە 6 ئەوەش 10 کاتژمێر 10 و 46 خولەکە ئەوها دەخینینەوە میلەکانی کاتژمێر بجوولێنە بۆ ئەوەی کات دیاری بکەی پاشان کاتژمێری میلدار بخوێنەوە ئێستا ئەو کاتژمێر چەندە لێرە لە مابەینی کەسکەکە گچکەکە میلەکە لە مابەینی 3 و 4 کەواتە لە 3 زۆرترە کو دەیخینمەوە کاتژمێر 3 و لێرانەش چەندە ئەگەر سۆرەکە لێرە وایە دەیکرد 20 21 22 23 کەواتە کاتژمێر 3 و 23 خولەکە 3 ئەوها دەینووسم کاتژمێر 3 و 23 خولەک کاتژمێر 3 و 23 خولەکە ئەدی لێرە چەندە لێرە کەسکەکە لە لای هەشتەکەیە کەواتە کاتژمێر 8 و ئەوها دەینووسم 8 و چەندە 8 و ئەگەر لێرە وایە 5 خولەک بوو چونکە لێرە 6 خولەکە 8 و 6 خولەکە شەشی کو دەنووسم ناوی لێرە بنووسم 6 ئەوە دەکا 60 دەبی هەمیشە لێرە سفرەکی بەجێ بێرم ئەو جا لێرە بنووسم 6 کەواتە ڕەنووسەکانی 1 هەتا 9 هەمویان دەبی یەکەم جار سفرەکی دانێم ئەو جا بیان نووسم کە بووە 10 ئەو جا زۆر باشە ئەو کات دەمنووسی 8 و 10 خولەکە هەموو ئەوانەی گچکەترن لە 10 لە کاتی نووسینیان دەبی ئەمن سفرەکی لێرە دانێم ئەو جا بنووسم 6 کاتژمێر 8 و 6 خولەکە ئەگەر ئەوها بنووسم 8 و 6 ئەوە دەکا 60 خولەک نابی ئەوە تەواو بووم لە لاپەڕە 42 ئێستا دەتوانم سەردانەکی لاپەڕە 43 بکەم بە یەک ببەستەوە کاتێک میلی کاتژمێر
نەک کاتژمێرەکە لێرە هەڵەیان کردیا. میلی خولەک ژمێر. ئەگەر میلی خولەک ژمێرەکە واتە میلە گەورەکە ئەگەر لە تێپەڕی بوو لە ژمارە 6 واتە ئەگەر لێرە بوو لەو لایە بوو میلەکە لەو لایە نەبوو ئەگەر لە لای چەپ بوو لێرە تا ئێرە ئەگەرە من ئەو کاتژمێرەی بکەمە 2 بەش ئەگەر میلەکە لەو بەشەی بوو بەشەکەی چەپ ئەوە دەتوانم کاتژمێرەکەی بە جۆرەکی دی بخینمەوە واتە ئەگەر زیاتر بوو لە 30 خولەک کو دەیخینمەوە بە گۆتنی ژمارەی خولەکەکانی کەماوە بۆ گەیشتن بە کاتژمێری تەواو واتە ئەگەر ئەو هابوو کو دەیخینمەوە گچکەکە لەسەر لە لای ژمارە نەبوویتە 2 هێشتان لە لای ژمارە یەکە لە مابەینی 1 و 2 میلە گەورەکەش وەکو دەبینین لێرەیە ئەوە گەورەکەیە دەتوانم بە 2 جۆر بیخینمەوە یەک لە جۆرەکان ئەوەیە کاتژمێر 1 و 42 خولەکە 1 و 42 خولەک چونکە تا ئێرە 40 ئەوە 41 ئەوە 42 کەواتە ئەوها دەنووسرا کاتژمێر 1 و 42 خولەک بەڵام ڕێیەکی دیکەش هەیە ئەویش چییە؟ ئەو 42 خولەکە لە هەمان کات دەتوانم بنووسم 2 کاتژمێر 18 خولەکی دەوێ لۆ 2 ئەوەش خیننەوەکی دیکەیە لێرە ئەو هانووسرایە 18 خولەکی دەوێت بۆ 2 لە جیاتی بنووسین 1 و 42 خولەک دەتوانین بخینەوە 18 خولەکی دەوێ لۆ 2 ئەو 18 لە چێ هات؟ ئەو 18 لێرە هات لێرە هەتا ئێرە 5 لێرە 10 هەتا ئێرە 15 ئەو جە 16 17 18 خولەکەکان ئەو جارەی لەولایە دەخیندرێنەوە هەست ناکەم زۆر ئاسانە بەڵام ئیدی ئەو هایە لەو کتێبەی نووسیتیان لەبەر هەندێک ناچارین ئەو ڕێگەیەش فێر بین لە کاتی نووسینەکە ڕاستە ئەو هایە بەڵام لە کاتی خیننەوە 2 جۆرە خیننەوە هەیە یەکەچیان کاتژمێر 1 و 42 خولەکە ئەوی دیکەیان کاتژمێر 18 خولەکی دەوێ بۆ 2 ئەو یەکە یەکی زیاد کرد بووە 2 چونکە کاتژمێرەکە لە مابەینی 1 و 2 لە یەک زیاترە لە 2ش کەمترە نووسینەکە هەمیشە هەر ئەو نووسینەیە کاتژمێر 1 و 42 خولەکە بەڵام خیننەوەکە 2 خیننەوەیەیە یان دەڵێن 1 و 42 خولەک یان کاتژمێر 18 خولەکی دەوێ لۆ 2 ئێستا ڕاهێنان و شیکارکردنی پرسیارەکان کاتژمێر بخوێنەوە کاتەکەش بنووسە لێرە من دەخینمەوە 2 خیننەوە هەیە یەکە چان دەخینمەوە میلە گچکەکە لە مابەینی 2 و 3 میلە گەورەکەش لێرەیە لە نزیک ژمارە 10 دەیخینمەوە کاتژمێر 2 ئەو هادەنووسم کاتژمێر 2 نوختە یان خاڵی دروست دەکەم کاتژمێر 2 چەند خولەکە هەتا ئێرە 45 46 47 48 هەتا وێندەرێ 48 خولەک ئەو هادەینووسم 2 48 خولەکە ئەوە یەکێک لە خیننەوەکان نووسینەکە یەک شتە خیننەوە چی دیکەش هەیە ئەویش چییە کاتژمێر 12 خولەکی دەوێ لۆ 3 یان کاتژمێر چەندە 12 خولەکی دەوێت
بۆ سێ، بۆ سێ. ئەوهاش دەیخینەوە، دوو خینەوەی هەیە. یان دەیخینمەوە کاتژمێر 2:48 خولەکە، یان دەیخینمەوە 12 خولەکی دەوێ بۆ سێ. ئەو 12ەم لە چێهینە لێرە لە 12 هەتا 11 5 هەتا دەی 10 ئەو جە 11 12 ئەوها دەیخینەوە. ئێرە نووسینەکە هەمان نووسینە، کاتژمێر لە مابەینی گچکەکە کاتژمێرەکە کاژێرەکەی لە مابەینی 10 و 11 کاتە دەنووسم 10 ئەوجا ئەو دوو خاڵەی دروست دەکەم لێرانە هەتا ئێرە 30 خولەکە، لێرە 31 32 کاتە 10 و 32 خولەکە. ئەوها دەینووسم. خینەوەکەم یان دەخینمەوە کاتژمێر 10 و 32 خولەکە، یان دەیخینمەوە 28 خولەکی دەوێ بۆ 11. کوم زانی 28 لێرە هەتا ئێرە 5 10 15 20 25 26 27 28 28 خولەکی دەوێ بۆ 11 یان 10 و 32 خولەکە. دوو جۆرە خینەوە هەیە. کاتژمێری میلدار بەکاربینە و میلەکان بجوولێنە هەتا کاتی دیاری کرا و دیار دەکات. کاتژمێر بخوێنەوە بە گوتنی ژمارەی خولەکەکانی ماوە، واتە لێرە ئەو ماوەیە گرنگە خینەوەکەی. کاتە کو دەیخینمەوە 12 خولەکی ماوە بۆ سێ، لێرەش دەیخینمەوە کاتژمێر 28 خولەکی ماوە بۆ 11. ئێستا پرسیاری ژمارە سێ. کو ئێرە دەخینمەوە کاتژمێر 7 و 52 خولەکە، یان دەخینمەوە کاتژمێر 8 خولەکی ماوە بۆ 8 خولەکی ماوە بۆ 8. لێرە دەیخینمەوە کاتژمێر 4 و 37 خولەکە، یان 23 خولەکی ماوە بۆ 5. پرسیاری 5. ئایا پاکردنەوەی ددانەکانت خولەکێک یا 5 خولەک دەخایەنێ؟ کامە ڕاستە، 1 خولەک یان 5 خولەک؟ بێگومان 5 خولەک تۆزێک زۆرە لۆ شوشتنی ددان، بەڵام 1 خولەکیش کەمە. ئەوەی ڕاستی بێ پزیشکەکان زیاتر ڕێنماییمان دەکەن کە 2 خولەک بۆ ماوەی 2 خولەک ددانەکانمان بشۆین. کەواتە 2 خولەک باشە، بەڵام لێرە چونکە نووسیتیان 1 یان 5 ئەمن یەکەکەی هەڵدەبژێرم. خولەکێک باشترە، 5 زۆرە. ئامادەکردنی نانی بەیانی خولەکێک یا 5 خولەک، ئەوەی ڕاستی بی 5 خولەک زۆر کەمە لۆ ئامادەکردنی نانی بەیانی، بەڵام باشتر وایە 5ەکەی هەڵبژێرم نەک 1 خولەک. هەڵبژاردن لە هەمە جۆر. لێرە کاتژمێرەکە چەندە؟ میلە گچکەکە لێرەیە، میلە گەورەکەش لێرەیە. میلە گەورەکە لە مابەینی، ئەگەر زارێ تەمەشای میلە گچکەکەی بکەم کو دەنووسم کاتژمێر 3 و تۆزێک زۆرترە لە 3 ئەو جا هەتا ئێرە 30 35 36 37 38 38 کاتژمێر 3 و 38 خولەکە. هەرچەندە زۆر بە باشیش دیار نییە، ئەگەر ئەوەی بسڕمەوە ڕەنگە ئاسانتر دیاربی. ئەو تیرە بەرامبەری ئێرەیە، بەرامبەری ئەو 38ەیە، ئەو هاتیرەکە بەرامبەری 38ەکەی بی. کەواتە کاتژمێر 3 و 38 خولەکە کامە ڕاستە؟ ئەوە ڕاستە، 3 و 38 خولەک، چونکە هێشتا نەبوویتە 40 خولەک. کاتە
ئەو حەفتە هەڵەیە چونکە ئەوە تۆزێک گچکەترا لەوەی خولەک ژمێرەکە ئەوە خولەک ژمێرەکەیە ئەوەش کاژێر ژمێرەکەی تۆزە گچکەترا دەبوایە بە ڕەنگا و ڕەنگ دروستی کەن هەتا هەڵەی نەکەین کاتە کات ژمێر چەندە 38 خولەکە بابەتەکی زۆر ئاسان نییە خوێندکاری ژیر بەڵام زۆر کەس لە خوێندکاران ڕەنگە هەر لە گچکەیەوە بزانن کاتژمێری بخینەوە لۆوان زۆر ئاسانە بەڵام ئەوانەی نەزانن ڕەنگە پێویستە زۆر ڕاهێنان بکەن هەتا بتوانن کاتژمێری بخینەوە و فێر بن باشترین شت ئەوەیە کاتژمێرە چ بینی بە خۆت میلەکان بجوولێنی و بزانی کو میلەکان دەجوولێن و کاتژمێرەکە کو دەیخینەوە و کو دەینووسی ئەوەش گرنگە هەمیشە کاژێرەکە لە لای چەپە خولەکەکان لە لای ڕاستە کە دەنووسی لە مابەینیان 2 خاڵی دادەنێ لێرە ئەمن دێمە کۆتایی هاتمە کۆتایی ئەو 2 لاپەڕەیە 42 43 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چێنوێ هەر بژی